ئێمە وەک خەڵکی گوندی قەرەچەتان لە ڕابردووە ئەم شاخێمە چەند کانێکی پێوە بووە بەهۆی وشکە ساڵی و بێبارانیەوە بەڕاستی ئەم کانیانە وشک بوون. ئیتر ئێمەش وەک خەڵکی گوندی قەرەسان بیرمان لە ئەوەی کردەوە هەر چۆنێک بێ هەندێک ئاو دابین بکەن لەم شاخە بۆ بەڕاستی بۆ من ژیاندارە شێویانە. یەکەم جار بیرۆکەکەمان چۆم و تەنکێکمان دانا هەسمانە کرد باش نەبوو شوێنەکە بەشی ناکرد. دوایی بیرمان لە ئەوەی کردەوە بیرێکی لێدێن حەوزێکی بۆ بکەین تەوزیعمان کرد بەسەر سێ شوێنە، سێ شوێنی جیاواز تقریبا ئێمە 1500 مەتر تقریبا سۆندە هەتاکو ناو قورگەکەمان بردوومان تۆ سەر شوێنی ئەسڵی خۆی کە تاتە لێسێک بوو کانێکی کۆن بوو. کۆتاییەکەی گیانمانە ئەوێ سپاس بۆ خۆی گەورە. بەڕاستی سەرچاوی بیرۆکەکە لە چیەوە بووم؟ ڕۆژێکیان حیوانە شێوەیەک دابەزی بوو کانێکمان هەیە لە خواردێکەوە، کانی پلوسکی پێڵێن لای خواردێکەشەوەیە، هاتبوو ئەوێ لە تونیان شوێر بوو. ئەم حیوانە شوێر بەڕاستیتر لەوە کە بیر کرایەوە ئەیتر بیرمان لە ئەوەی کردەوە کە ئەم ئیشەی جێبەجێ بکەین براکەم. خۆربان بۆە بەڵێ هیچ کۆچێک نەبێت. بەڕاستی ئێستا لەوەتی ئەم ئاوامان داناوە وەک باڵندەکانیش بەڕاستی ژیاونەتەوە زیادیان کردو براکەم. بەڕاستی لە دواوە ئێمە بیرمان لە چی کردەوە بۆیە ئەم گیاندارانە پارێزراو بن. زائیدەن لە دەست ڕاوچیەکانیش ئێمە هەستین بە دانانی لە سێ شوێن کامێرەمان داناوە، کامێرەی سابتمان داناوە لە ڕێی سیمکارتەوە متابعا کرێن و ئاگاداری هەر سێ دۆڵەکەی ئەەکەین. ئێمە بەڕاستی دۆڵەکان ئێمە ڕەبەنەمان هەیە، قوڵە ڕەشمان هەیە، تاویانمان هەیە. زیاتر ئێمە ئیهتیماممان کردوتە سەر ئەم شوێنەی زیاتر ئێمە دەستمان پێگە و بە سەریعی ئیشەکان لە ئەو شوێنانە بە ئێمە جێبەجێ ئەکرێ براکەم. بەڕاستی کاخەبات هەستا بیرۆکەکە زیاتر کاخەبات دانانی شتەکەی بوو لە بیدایەتە براکەم. ئێمە سێ کامێرەی پێشکەوتومان هەیە، سێ کامێرەی پێشکەوتومان هەیە لە ڕێی تاقە شەمسیەوەیە، لە ڕێی سیمکارتەوە، لە ڕێ ئەنتەرنێتەوە مەعەدەلی خوای متابعان لەسەر هەر شتێک بێتە بەردەمی یان لە چەند مەترێک زیاتر نەک 100 مەتر زیاتری شت بە بەردەمیا بڕوە یەکسەر جەڕست بە ئەو شخصەیەکە کە متابعەیەکات. کامێرەیەکی زۆر پێشکەوتون کاکە. 5 کامێرەی گەڕۆکی شکۆلەشمان هەیە، ئەوان ژێکیان تاقە شەمسیەوانی کەش پیلن. تر ئەوش بەشی مودەیەکی زۆر ئەکەن ئەمانە گەڕۆکن بۆ خۆمان سەرپەرشتیانەکەین و هەم بین لەسەر کۆلەکان جارجار دای ئەنێن بۆ بینینی دەعباکان و وەک یەکەم خێرخوازی ئیشەکەمان. دووەمیش لەبەر ئەوەی بەڕاستی ئەم ئاژەڵە شێویانە پارێزراو بن و کۆز نەکەن لە ئەم منتیقەیە ئێمە نەڕۆن و نەفۆتێن. ئێمە وەک دانیشتوانی گوندی قەرەسەتان بە هەرەوەزی ئەم کارەمان کرد بۆ سەلامەتی گیاندارە شێویەکان. لەو شاخە لە سێ شوێن ئەم شتەمان ئێمە داناوە، ئەم ئاوە سێ کۆل و ئەومان داناوە. گەنجی کەشمانەیە شتی شکۆلەی کردووە بڵێن ئێستا لە هاوینان لەسەر بەردێک دەبەوی ئاوی بۆ بردو و لەوەتی ئێمە ئاوەکەمان داناوە. بەڕاستی چەنەها داڵ کە چەند ساڵ بوو لەم شاخەی ئێمە نەمابوو، ئێستا هاتوونەتەوە و بوونیتیان هەیە لێرە. تێرێکی زۆرمان هەیە لەو شاخ، چەند کۆترێک بەڕاستی لەو شاخە نەمابوو. ئێستا من بۆ خۆم هەست دەکەم ئەم تێرانە گەڕاونەتەوە و گەشەیەکی چاکیان کردووە.